وەزارەتی کشتتوکاڵ و سەرچاوەکانی ئەو بە هەماهەنگی لەگەڵ ڕێکخراوی مێرک لە ئیڤنتێکدا هەڵمەتی نیشتیمانیان بۆ دار و درەخت چاندن ڕاگەاند. هاوکات بەڕێوەبەری ڕاگەاندنی وەزارەتی کشتتوکاڵیش داوا دەکات لە ژمارەیەک سەرمایەدار و پەرلەمانتاران تاوکو درەخت دابین بکەن بۆ جوتیاران لەبری ئەوەی کە بە با بڵێن بابەتی دیکەی وەکو تەل و ئاسن و تەلبند پەرژین دروست بکەن لە ڕێگەیەوە بە دار و درەخت پەرژین دروستکەن. بۆ قسە گفتوگۆکردن لەسەر ئەم هەڵمەتە لە ستودیۆی هەولێرەوە کەمال محەممەد بەڕێوەبەری پلاندانان لە بەڕێوەبەرایەتی گشتی باخداری دارستان و پاوەن لەگەڵمانایە. کاکەمال سڵاوت لێ بێم کاتت باش بێ، سپاس بۆ ئامادەبوونت. دیارە هەڵمەتی ڕاگەاندنی تەلبەندکردن یاخود با بڵێن ئەو پەرژینانەی کە بە تەلبەند کراوە بۆ درەخت و ڕووبەڕی سەوزایی گرنگی چیە و بیرۆکەی ئەم هەڵمەتە لە چیەوە سەرچاوی گرتووە؟ بەڵێ سڵاو لە بەڕێزت دوێنێ چواردەی هەشت لەژێر دروشمی چاندنی درەختیان پەرژینکردن بە درەخت وەزارەتی کشتتوکاڵ لە ئیڤێنتێکە ڕایگەیان کە هەڵمەتی نیشتیمانی بۆ چاندنی دار و درەخت بە پەرژینکردنی باخەکان. ئەوش وەزارەتی کشتتوکاڵ دوێنێ بە ئامادەبوونی بەڕاستی نوێنەرانی حکوومەتی هەرێم لە وەزیر و ئەندام پەرلەمان و سەرۆکی دەستەکان و فەرمانگەکان و نوێنەری وڵاتان و کۆنسڵخانەکان و چەندین کۆمپانیا و سەرمایەداری لە بواری پینەسازی و کشتتوکاڵی لەگەڵ چەندین کەسایەتی تر لەو هەڵمەتە بەڕێز جەنابی وەزیر ڕاگەیاند کە هەڵمەتی دابەشکردنی نەمام نزیکەی 500,000 نەمام دابەش دەکرێت بۆ جوتیاران بۆ ئەوی پەرژین بکەن بۆ باخەکانیان. بەڵێ کاک کەمال، دیارە ئەم هەڵمەتە کە ڕاگەیەندراوە بە تایبەتر سەرەتا لە هەنگاوی یەکەمدا جوتیاران دەگرێتەوە یاخود با بڵێن ئەو خاوەن زەویانە دەگرێتەوە کە با بڵێن زەوی کشتتوکاڵیان هەیە. ئەمە لە هەنگاوی یەکەمدایە هەوڵەکان بۆ دابشکردنی نەمامەکان بەسەر ئەو با بڵێن جوتیارانەدا لەکوێوە دەست پێ دەکات و تا چەند سنوور بەردەوامی دەکرێت؟ با بڵێن سەرتاسەری هەرێمی کوردستان دەگرێتەوە؟ بەڵێ خۆی ئەو هەڵمەتە بەڕاستی ئێمە لەبەرەوە هەرێمی کوردستان ڕوبەڕووی کەمبارانی و بەرەو بیابانبوونی زەویەکانمان بۆی پاراستنی ئەم زەویانە و ئەم خاکە و ئێمە وەزارەتی کشتتوکاڵ کە ئەم هەڵمەتەی ڕاگەیاند بۆ پاڵپشتیکردنی جوتیاران دەجاتی پەرژینکردن بە بلۆک و چیمەنتۆ بە بەرد و سیم بوا باشترە کە پەرژینکردن بە دار و درەخت بێ بۆ ئەوەی لە هەمان کاتە سوودی پۆژینگەکەش دەبی و سوودی بۆ ئەو بەروبوومەی کە ئەوان نیشتاندویانە. ئێمە هەڵمەتەکە لە هەموو کوردستانە نەک لە تەنهایەک پارێزگایە وەکو قۆناغی یەکەم بۆ جوتیاران. ئێمە لە ساڵانی پێشووتر ئێمە هەچی فەرمانگە هەبووە و هەچی بڵێن پرۆژە هەبووە کە داوای دار و درەختیان کردووە لە ئێمە نەمامیان داوا کردووە ئێمە بە خۆرایی دابشمان کردو بە سەریانە. بەڵام لێرە ئێمە ئەو دارانە ئەو نەمامانە کە دابشمانە کرد زۆربەیان لای ئەو پرۆژانە دەفەوتان یعنی خزمەتیان نەدەکرد. بۆیە جەنابی وەزیر ئەم هەڵمەتەی ڕاگەاند لای جوتیارەکان لەبەرە جوتیارەکان ئەتوانن بەرداوامی بیپارێزن و سوودی باشی لێوەربگن. بەڵێ کاک کەمال، دابشکردنی نەمان بەسەر جوتیاراندا لە ئەستۆی حکومەتە یاخود پێشتر داواکاریەکە بوو لە سەرمایەدارەکان واروەها لە هەوڵەکانی پەرلەمانتاران بۆ دابشکرد یاخود بۆ دابینکردنی نەمام و دابشکردنی بەسەر جوتیاراندا. ئەمە دەکەوێتەوە ئەستۆی لایەنی پەیوەندیدار یاخود جوتیاران خۆشیان پێویستە لەم هەڵمەتەدا بەشدار بن؟ خۆی دەبی هەموو لایەک بەشداری بەڕاستی لەبەرەوە ئێمە هەرێمی کوردستان ئێستا ڕوبەڕووی وەکو بڵێن کەمبارانی و بێئاوی و وشکبوونی بڵێن زەویک ئەنجا ئەمە دەبی هەمووان هەوڵ بدەن لە ئەندام پەرلەمانان لە حکوومەتەوە لە هاوڵاتیان هەتا لە جوتیاران هەتا یعنی جەنابی وەزیر ڕاگەیاند ئەگەر قوتابیەک هەر قوتابێک لە مەکتەبێک تەمامێک بچینی ئەوە بۆ ژینگەی کوردستان باش ئەبێ و ئەوە ئیتر بەڕاستی ئێمە کە هەنگاوی یەکەم جەنابی وەزیر ڕاگەیاند و بە تایبەتی ئێمە بەرەبراتی گشتی ئێمەش ساڵانە نەمام دەدرێت بە پرۆژەکان
بۆ ینی سەوزکردنی هەرێمی کوردستان یان بەڕاستی سەوزکردن ئەرکێکە لەسەر هەموو کەسێکە ینی بۆ پاراستنی ژنگەی هەرێمی کوردستان. باشە کاکەمال ڕەنگە هەندێک لە جوتیاران ئەگەر بێت و ئەم هەڵمەتە ببیستن یان باز لەوە بکرێت پەیامەکە بگاتە لای جوتیاران بۆ ئەوەی کە پەرژینێک بە نەمام دروست بکەن گرفتی ئەوەیان بۆ دروست بێت کە لە ڕووی داراییەوە ناتوانن نەمامکردن ئەوانش پێویستیان بە هاوکاری و کۆمەک بێ لەمڕۆوە هاوکاریەکان بۆ جوتیاران چی دەبێت؟ بەڵێ ئێمە ئەو نەمامانە کە دەیاندەینە جوتیاران بە خۆڕایی دەیاندەینە یعنی ئەوە نییە بڵێن بە پارێکی زۆ ئەوە بەڵێ ئێمە دەیاندەینێ بۆەوەی جوتیار بەڵێ فەرموو ئێمە جوتیاران بەڕاستی بۆ جوتیارانمان هەڵبژات لەبەرە جوتیاران گرنگی بە باخەکانی خۆیان دەدەن و لە هەمان کاتە گرنگی بەو دارانە کە دەیچینن بەڕاستی ئەوان ڕۆژانە چاودێری دەکەن متابعی دەکەن بۆیە لای ئەوان وەکو چۆن ئەڵێ زیاتر ئیسیفادەی دەبی هەڵمەتەکەمان بە فیرۆ ناچێت بەڕاستی ئێمە زۆر گرنگە لەم قۆناغە ئێمە پاراستنی ژنگە پاراستنی ئەو خاکە لە داماڵین و ڕاماڵین بکەین بە چاندنی ئەو نەمامکانە کەمکردنی ڕێژەی گەرمایی احتیفازکردن پارێزگاریکردن خاکەکە لە هەڵمچوونی بخارەکە بڵێن ئاوەکەی اینجا بۆیە پاراستن بە واستەی ئەو چاندنی ئەو هەڵمەتە ئەو هەڵمەتی چاندنی دار و دەختە زۆر گرنگە یعنی بەڕاستی ئێمە بۆ پاراستنی سەوزایی و پشتێنەی سەوزایی زیادکەین بۆ هەرێمی کوردستان. باشە کاکەمال دیارە ئەم هەنگاوە بۆ یاخود با بڵێن ڕاگەاندنی ئەم هەڵمەتە بۆ چاندنی نەمام هەنگاوی یەکەمە کە جوتیارانە و دوای ئەوە هەنگاو و پلانی دیکەتان هەیە هەنگاو و پلانی دیکە بۆ بەردەوامی ئەم هەڵمەتە و فراوانکردنی ئەم هەڵمەتە خۆی لە چیدا دەبینێتەوە؟ بەڵێ ئێمە دائیمەن ئێمە حتا حکوومەتی هەرێم یعنی لە بەرنامەی حکوومەتی هەرێم و سیاسەتی حکوومەتی هەرێم و وەزارەتی کشت و کاڵ بە تایبەتی و ئێمە زیادکردنی پشتێنەی سەوز بۆ بە سەوزکردنی کوردستان بەڕاستی ئەم هەڵمەتی ئێمە بەردەوام دەبێت یعنی ئەوە نیە بۆ قۆناغێکی تایبەت بی بەردەوام دەبی لە ساڵانی داهاتوش کە ئێمە نەمام زیاتر دابشکەین بەسەر جوتیاران و حتا یعنی زۆربەی فەرمانگەکان و کۆمپانیاکانش ئەوانێک پرۆژەکان کە دێن ئێمە نەمامیان دەدەینێ بەڵام پێویستە لەسەر ئەوانش کە ئەو نەمامن کە ئێمە خەرجێکی زۆرمان لەسەری کردووە ئەوان بیپارێزن و بەردەوامی پێ بدەن. باشە کاکەمال دیارە هەوڵەکان بۆ زیادکردنی ڕوبەری سەوزایی لە هەرێمی کوردستاندا بە شێوەیەکی گشتی لەلایەن بەڕێوەبەرایەتیەکانەوە بەردەوامی هەیە وەکو بەڕێوەبەرایەتی دارستان و پاوانی سلێمانی هەوڵەکان بۆ زیادکردنی ڕوبەری سەوزایی و ئەو گرفتەی کە لە ڕووی ئەو هەوا و گۆڕانی کەشووە ڕوبەڕووی ژینگەی هەرێمی کوردستان بۆتەوە بە دیاریکراوی خۆیان لە چیدا دەبینەوە؟ بەڵێ خۆی بەڕاستی ئێمە عێراق بە گشتی و هەرێمی کوردستان ڕوبەڕووی ئەو وشکە ساڵی و کەمبارانیە ئەوەش بۆتە هۆکارێک بۆ ئەوی بەڕاستی زۆربەی لە پرۆژەکانش کە هەمانەیە یعنی لەبەر کەم ئاوی خەریکە وشکە بن بەگشتی بەرەبەراتی باغداری داستان و پاوانە دیوانی وەزارەت ئێمە هەوڵێکی جدیمان داوە بە دابینکردنی زیاتر پاراستنی ئەو نەمامە ئەو دارانە کە هەیە لە دارستانەکان بە دابینکردنی ئاو بە تانکەر و زیادکردن و چاندنی بەردەوام بۆ ئەوی ڕێژەی سەوزایی کەم نەبێ دائما هەلە هەوڵڵین بۆ ینی پاراستنی ئەوەی کە هەیە و زیادکردنیشی لە هەمان کاتە. کاکەمال بە شێوەیەکی گشتی لە ئێستادا دەکرێت بڵێن ڕوبەری سەوزایی لە هەرمی کوردستاندا لە ئاستی پێویستانی یاخود دەکرێت بڵێ لە ئاستێکی مەترسیداردایە؟ خۆی بەڕاستی ئەو کەمبوونی بارانبارین و ینی هۆکارێکە بەڕاستی لە بۆ کەمبوونەوەی ڕێژەی سەوزایی بەڵام ئێمە وەکو پێم گوتی ئێمە ساڵانە بەردەوام دەستمان کردو بە دابشکردنی نەمام بە خۆڕایی بە پاڵپشتی بە نرخێکی کەم یعنی بۆ ئەو کەسانەی کە دێن داوای نەمامەکانی ئێمە بەڕاستی 34 نەمامگەمان هەیە لە هەرێمی کوردستان 14 تایبەتە بەس بە نەمامی دارستان 20 نەمامگە تایبەتە بە باشە کاکەمال هەر هاوڵاتیەک باغداری
کاکەمال هەر هاوڵاتیەک بێوێ نەمام وەربگرێت دەتوانێت بێت لەو بەڕێوەبەرایەتیانی کە نەمامدا بەش دەکەن نەمام وەربگرێت یاخود ئەمەش مەرجی هەیە و بە مەرج دەکرێت نەمامدا بەش بکرێت بەڵێ ئەو نەمامگانە دانراوە بۆ دابینکردنی نەمان بۆ هەموو هاوڵاتێک بۆ هەموو جوتیارێک بۆ هەموو کەسێک بێتن داوا بکە بەڵام بە نرخێکی گونجاو یعنی فەرقی هەیە لەگەڵ نرخەکەی بازاری. بەڵێ زۆر سپاس بۆ کەمال محەممەد سپاس بۆ ڕوونکردنەوەکان سپاس بۆ کەمال محەممەد بەڕێوەبەری پلاندانان لە بەڕێوەبەرایەتی گشتی دارستان و پاوان سپاس بۆ ڕوونکردنەوەکانت دەستخۆش.